یانەی دەربەندیخانیش نەیتوانی سوود لا یاریگا و هاندەرانی خۆی بینێت و بەرامبەر یانەی ئارارات یەکسان بوو. بەمەنجامەش بە کۆکردنەوە 11 خاڵاوشان یانەی زاخۆ دەربەند لا پلەی یەکەمی کۆمەڵەکەی دێت. لە هەفتەی شەشەمی خولی نایەبی کوردستان دەربەندیخان میواندارەی ئاراڕاتی شاری هەولێری کرد. گێمی یەکەمی یاری دەربەندیخان باڵادەستتر لە ناو یاریگاتا دەبینرا و چەندین هێرشی مەترسیداری بۆ سەرگۆڵی میوان دروست کرد. بەڵام یانەی خاوەن یاریگا لە هیچ کام لەو هێرشانە سەرکەوتوو نەبوو. بەو هۆیەشەوە ئەنجامی گێمی یەکەم بە خاوێنی کۆتایی هات. گێمی دووەم هەردوو یانە هێرشەکانیان بۆ سەرگۆڵی یەکتی دەست پێ کردو بەهۆی کێبڕکەی هەردوویانە بۆ چنینەوەی سێخاڵی یاریەکە. ناو بژیوان چەندین کاتی ئاگادارکردنەوەی بەڕووی یاریزانانی هەردوو لا بەرز کردەوە. هەرچەندە لە یاریەکەدا لێدانێکی سزا لە بەرژەوەندی یانە هەولێریەکە دروست بوو، بەڵام یانە سپی پۆشەکە نەیانتوانی ئەو دیاریە بە نرخەی یانەی خانەکە وەربگرن و ئەنجامەکە لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبهێنن. بەو ئەنجامەش یاریەکە بە خاڵێک بۆ هەر لایەک کۆتایی هات. وڵاتە ڕۆدایەکی زەختمان سەر بوو لە نامۆدەبوونی ڕۆهێنەر و مشرفیانەکان زەختێکی زۆر لەسەرمان بووە. هەروەها لە یاریگای ئەوانشدا جمهور و لەگەل نەخسیان وێمە هەبوو. الحەمدوللا تا ڕۆدەیەکیمان باش بوو، زەختیان لەسەر بوو. بەم ئەنجامە ڕۆزیان الحەمدوللا. سەرەتا بە ناوی خۆی گەورە ئێمە هەفتەی پێشوو لە دەرەوە یاریمانە بوو لە یاریگای دووەک تووشی شکست هاتین. ئەم هەفتەیە لە یاریگای خۆمان بوو هەموو هەدەفێکمانەوە بوو قەرەبی سێخاڵ یاریەکە بکەینەوە. تر ئەمیش تۆی هەموو هەوڵێکماندا لە ئەوەی لە تواناماندا کردمان، بەڵام نەمانتوانی سەرکەوتوو بین. داوای لەبوردنیش لە ئەندەرانەکەین ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوودا قەرەبیەم یەکسانبوونیش بوو. یەکسانبوونیش خراپ نییە. ئێستا ئێمە 11 خاڵین لەگەڵ زاخۆ بە هاوبەشی لە ڕزبەند یەکەمی. دەربەندیخان هاوشانی یانەی زاخۆ بە 11 خاڵ یەکەمی کۆمەڵەکەیان گرتووە و ئاراراتیش خاڵەکانی بۆ 7 خاڵ بەرز کردەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.